لە ڕاستیاوەی کە ڕوویداوە لەو منتیقەیە شەڕێکە خۆتان نەزان شەڕ بنەما و ئەساسێکی دوور و درێژی هەیە بەڵام ئەوەیش کە ڕوویدا لەو یەک دوو ڕۆژەوە بە تایبەتی بەڕێز قاسمی سلێمانی من پێم وایە قوربانی بەشێک لە هەڵەکانی حکومڕانانی عێراقە لە ماوەی ئەو 15 ساڵە داواتە هەڵێ ئەوان وای کرد کە ئەو بێتە قوربانی بەڵێ خۆی لە ڕاستی پێویستی بەوە هەیە هەموو لایەک هەموو عێراقیەکانی بەگشتی بە شێوەیەکی ژیرانە مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە بکەن و هەوڵ بدەن بە شێوەیە چارەسەری بکەن کە زەرەرەکەی زیاتر نەبێت لە سوودەکەی چونکە بەڕای من وەزەکان منتیقەکە ئەکوڵێ بۆ شەڕێکی گەورە لەو منتیقەیە خۆتان نەزانن بەرەو شەڕێکی گەورە ئەڕوات و هەموو لایەک خۆی بۆ شەڕ ئامادە کردووە بۆیە پێویستە هەموو بە تایبەتی ئەوەی لە عێراقایە کوردیش بەشێکە لەوانە پێویستە ژیرانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکە